ڕۆژتان باش ئازیزان و خۆشەویستان دڵخۆشین لە بەنامێکی تری ڕۆژین لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین جام ڕۆوەگە بینن ئەمڕۆ لە ناو ستۆدیۆ نین بەڕاستی لەگەڵ شیرین پێمان باش بوو کە لە یەکێک لە قاوەخانەکانی شار ئەمڕۆ بەنامەی ڕۆژی بکەین جا بەنامەی ئەمڕۆ بەڕاستی کۆمەڵێک تەور و پرسی گرنگ لە خۆیەگرێ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە یونیت کۆفین بەڕاستی خۆی قاوەخانەی یونیکە بەڵام ناوەکەی چکە ئینگلیزیە بۆیە باڵێن یونیت کۆفێ جاشیرم بەڕاستی کە هاتمە ژرۆ بەر لە هەر شتێک چەهال عادەتەن لە قاوەخانەکان چەند نووسینێک هەیە چەند تابلۆیەک هەیە لە شوێنێک نووسراوە لە هیچ شتێک ئەوەنە بەتەماح نەبوو جگە لە چاوەکانی تۆ ئەو شتانە ئەستەکەم تۆ بۆچی یەکسەر ئەو دیێڕۆ پێش چاوکۆت و سەر جوراکێشە وەڵاهی ڕاستە شتی ترش نووسراوە اینجا سڵاو دەبێت جا سڵاو لە تۆ زۆر سپاس سڵاو لە بینەرە ئازیزەکانمانی وا خوازم نەوەپەڕی باشییا بن هاوکارم ئاماژەی بەوە کرد کە ئێمە لە قاوەخانەیەکی لەم ئێوارەیە ئەجا ڕێبێ شتێکی ئەڵێ باشە تا قاوە نەخۆینەوە ئەبین بە ڕۆشنبیر هەر بۆ بەیەک بەستنەوەی بابەتی قاوەخانە و بابەتی ڕۆشنبیری ئەم ئێوارەیە بڕیارماندا تەوەرێکی گرنگ تەوەرێکی پڕ تەمومژاوی تاوتێ بکەین لەگەڵ دوو میوانی عزیز و ئەزمونداری گرنگ هەر بەڕاستی شاری کەرکووک جاری جاران لانکەی ململانێ و هەڵقوڵاوی داهێنانی هونەری و فکری ڕۆشنبیری بوو لە کۆمەڵی چوارینەی کەرکووک و ناوەندە ئەدەبێ گەورەکانەوە ئێستا کەرکووک تووشی پاشەکشەیەکی ڕۆشنبیری و فکری زۆر مەترسیدار بووە اینجا ئەم هۆکاری پاشەکشەیە دەخەینە ئەستۆی کێ ئایا بەڕاستی ئەمە غەفڵاندنێکی دەستە جەمعەیە یان کوشتنی بام قەستی ڕۆحی ڕۆشنبیری و فکرێ لە شاری کەرکووک ئەم هۆکارانە و کۆمەڵە هۆکاری ترە خەینە بەرباس بەبێ پەردە بەبێ ئەوەی کە ڕاستیەکان بشارینەوە بیخەینە بابێکی ترەوە بە خۆشحاڵی و لەگەڵ دوو میوانی عزیز ئەمڕۆ بە ڕاشکاوی باسی ئەوە ئاکەین کە بۆچی تووشی پاشەکشەی معریفی و ڕۆشنبیری بوون لە شاری کەرکووک ئەویش بە خۆشحاڵیەوە بەڵێ کاکدانا دانا عسکەر لێرێ هەروە کاکنزار کە بەڕێزیان هەردووکیان کەسێکی دیار و گرنگی ئەم شارن بەڕاستی هەم نووسەرن هەم چەندین وتاریان هەیە لە سەرجەم گۆڤار و ڕۆژنامەکان و چەند ساڵ شە لە بواری کای معریفیە بەڕاستی ئیشەکەن زۆر بەخێر بن زۆر سپاس دەستان خۆش کاک نزار بە شێوەشی گشتی باسی ئەومان کرد کە معریفەی کایە معریفەکەی شاری کەرکووک تۆ بەڕاستی لەو ئاستی ڕۆشنبیری لە شاری کەرکووک ڕازی لەو ئاستەی کە هەیە ئێستا نەخێربەیی شوەیەک ڕازی نیم بۆچی ڕازی بەڵام تا حەدێک شتێکی ئاساییشە بەڵێ چکە کەرکووک جێناکۆکە جێناکۆکی چ پەیوەندی بە بابەتی ڕۆشنبیری پەیوەندی بە کای معریفی و ڕۆشنبیریەوە هەیە هەر شوێنێکە جێناکۆک بێ باشە زیاتر پێکدادانی ئایدۆلۆژی ڕۆڵی تیاهادینێ بزوتنەوەی ڕۆشنبیری و معریفی هیچ ڕۆڵێکی تیا نابینێ هەر خۆی دەسەڵات لە شۆنی ناکۆچی وەکو کەرکووکە پێویستی بە گوتاری ئایدۆلۆژیە هیچ پێویستی بە گوتاری معریفی و ئەپسکۆلۆژی نییە جێناکۆک بەردەوام ئەگەر هاتوو بەراوردی کەرکووک بکەین لەگەڵ فەڵەستین لەگەڵ ناگۆرنۆ گارەباخ ئەو شۆنە جێناکۆکەی لە نێوانی ئەرمەنستان و ئازەربایجان وەکو قوبرسی تورکی و قوبرسی یۆنانی ئەو ناکۆکی نێوان وڵاتی تورکیا و یۆنان تایبەتمەندی خۆی لەدەسەدا ئەجەندای خارجی ئەجەندای دەرەکی ئیشی لەسەراکە ئێمە لە کەرکووک دەسەڵات لە کەرکووک پێویستی بە بزودنەوەی ڕۆشنبیری بە پرۆژەی عەقڵگەرایی نامێنێ باشە چکە سەراعەکە بێتە سەراعەتی ئایدۆلۆژی کاینزار لە کۆنا شاری کەرکووک دێن و لە کاکدانا بەس بە ئەو قاڵەت چاپی لە کۆنا شاری کەرکووک بە ناوەندێکی معریفی ناسرا بوو بۆ نمونە زۆربەی نووسەرەکان زۆربەی شتەکان ئەو کاتیش هەر یعنی پێ بەو شێوە دایمەکایی ڕۆشنبیری و معریفی لە کەرکووک ئەگەر هاتوو لە سەدەی هەفتەی هەمەوە دەست پێ بکەین کە لە سمایلاغای زەنگنەوە دەست پێەکە لە سەدەی هەفتە هەمەوە بەردەوام بە شێوەیەکی پرسەر بووە ئەگەر هاتوو بینە سەدەی بیستەمی پاش جەنگی جیهانی یەکەم ئەبینی ئەسیریمان هەیە مامەند کەرکووچیمان هەیە کە سەر بە قوتابخانەی ڕۆمانسین ماوەیەکی زۆر دەنجیان نەما لە سیەکان و لە چلەکان و لە پەنجاکانە بەردەوام یان لە جێناکۆکە لە شوێنێکە جێناکۆک بێ ڕۆشنبیران کۆچەکەن
باڵێ باسی ئەوە کاری کۆچکردن شک بەڵێ. باشە مامۆستادانە مامۆستا نزار ئاماژەی بەوە کرد کە لە شوێنێک دەسەڵاتە بە ئیترکایی عەقڵگەرایی و معریفی پاشەکشاکە پێ دوایە زیاتر بابەتەکە پەیوەندی بە ململانە سیاسیەکانەوە ئێخۆ لە پاڵەوەشان نووسەران ئەیانتوانی خاوەنی حیواری سەربەخۆی خۆیان بن، خاوەنی وتاری سەربەخۆی خۆیان بن، هەرچەندە قەڵەمی ململانە سیاسیەکانیش داڵ بێ بەسەریانە. بەڵێ تۆ لە سەرەتاوە ئاماژەت بە ڕابردووداەوە کاک نزارش بە شکڵێکی جیاواز ئاماژەی بە ڕابردوودا. کێشەی گەورەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام پەل بۆ ڕابردوو هاوی لە ئێستانە گەڕانەوە بۆ ڕابردوو ئێستامان سفرەکاتەوە. باش کاتێک کە قسەمان لە ڕابردوو کرد معناوە ئێستامان سفرەکاتەوە. یعنی ئەو ڕابردووی کە مەسەلەن من ئاماژەی پێدەم ڕەنگە ڕابردوویەکی زۆر دوور نەبێەوە ئەوەی کاک نزار باز لە سەردەمی ئەسیری ئەکا لە ڕەنگە هەر ئەتوانین بڵێن ئەچێتەوە ئەو قۆناغا، بەڵام بۆ ڕەنگە بۆ نووسەران ڕۆشنبیرانی کوردنا، بەڵام لە ناوەڕاستی پەنجەکان و لە ناوەڕاستی شەستەکان مەسەلەن لە کەرکووکە جەماعەت کەرکووکە بوو. ئەو جەماعەت کەرکووکە هەرچەنە کوردیشی تیا بوو، تورکمانی تیا بوو، عەرەب و مەسیحیشی تیا بوو. لەسەر ئاسی کەرکووک دوای لەسەر ئاسی کەرکووک گەشیان کرد بەرەو ئاسی عێراق، لەسەر ئاسی عێراق گەشیان کرد بەسەر ئاسی هەموو وڵاتانی عەرەبی. ئێستا گروپی کەرکووک یەکێکن لەو گروپەی لەسەر ئاسی هەموو وڵاتانی عەرەبی گروپێکی دیارن و قسەیان لەسەر ئەکرێ و بەردەوام تێڕوانینی جیاواز لەسەر بوونیان ئەکرێ. ئەمە بۆ خۆی جۆرێکە لەو ململانێ. ئەگەر زیاتر تۆزیشکە بەرەوسەرەوە بین لە هەفتاکانە مەسەن بۆ نمونە لە سەردەمی تەلەڤیزیۆنی کەرکووک، یعنی لە هەموو عێراقا 4 تەلەڤیزیۆن هەبوو. تەلەڤیزیۆنی کەرکووک، بەغا، مووسڵ، بەسرا لەگەڵ کەرکووکە. ئەم چوارە بوو، کەرکووک و بەغا و مووسڵ. یعنی کورد بە هەر سێ پارێزگاکەوە کەرکووک و جگەر لە کەرکووک دهۆک و هەولێر و سلەیمانی زائیدەن کەرکووک هەمووی ئاهاتن لە تەلەڤیزیۆنی کەرکووک، هەم بەرنامە ئەدەبی و هونەریەکانیان تۆمارە کرد، هەم گرێدراوی شەقامی جمهوری بوون کە وێزگەیەکی گرنگی ژیانی سیاسی و ڕۆشنبیری بوو. ئەمە وەزاتۆ پێ دوایە ئەو سەردەمە کای ڕۆشنبیری لە ئاستێکی باشا بوو. باش بوو. بزانم من کە سەرەتا ئاماژەم پێدا گەڕانەوەمان بۆ ڕابردوو ئێستامان سفرەکاتەوە. معناوەیە ئێستامان باش نییە بۆی ئەمە پەل بۆ ڕابردووە بین. مەسەلەن کاتێک کە ئێمە من شتێکم لەسەر گواستنەوەی ناوەندی دیالۆگ کرد. ناوەندی دیالۆگ تەنها گواستنەوە نەبوو لە شوێنێکەوە بۆ شوێنی شکۆ، بەڵکو دابڕان بوو لە مێژوویەکی دوور و درێژ کە ئەو مێژووی خزمەتی بە بواری سیاسی و ڕۆشنبیری کوردە کرد لە سەردەمی کتێبخانەی ئاسۆ، کتێبخانەی هەندرێن، کتێبخانەی شەعب، گازینۆ منەوەرە، چاخانی ئەبوو عاسی، وێنەگری ڕەمەزانی زامدار. ئەمانە هەموو وێزگەیە بوون. هەرچی نووسەری کوردە لە هەولێر و دهۆک و سلێمانی بۆ وێزگەیەتی ئەپەڕین. کاتێک کە تۆ لە وێدایە بڕێنی معناوە لە مێژوودایە بڕێنی، ئەیبیتە ناو سنتەرەکە. ڕاستە سنتەرەکە سنتەری ڕۆشنبیریە بەناوە، بەڵام دابڕانێکی قوڵی مێژوویە. بۆیە ئێستا کاتێک کە تۆ دەی باس لە سراعی، کاتێک کە دەی باس لە حزبی سیاسی ئەکەی، حزبی سیاسی وەکو کاک نزار ئاماژەی پێدا کێشەی لەگەڵ بواری پێشکەوتنی بواری ڕۆشنبیری نییە. نا بەعکسەوە ئەو پانتاییەکی بەرفراوان بۆ جێلکردنی ئینسان دروستەکات وە وەسیلەش زۆرە بۆ هەر لە وتاری عاتفی سیاسی، وتاری ئایدۆلۆژی ئەمانەوە لێ ئەکا. یعنی بۆیە تۆ سەیری کە ئەمانە بەشێکن لەو هۆکارانی کە پاشەکشەمان کردو لە خاڵێکی تر زۆر گرنگە کە ئێمە بەداخەوە بەشێکی زۆری قەڵەممەدەستەکانی ئێمە چونەتە ناو ململانەیەکەوە کە ئەو ململانی خۆی لە خۆیان خۆیان ڕەتەکاتەوە. مەسائیلی تەمجیدکردنی خێڵ و عاشرەت، ئەمانە هەمووی کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر بزاوی ڕۆشنبیری. یعنی تۆ ئەبینی بابەتی خێڵ و عاشرەت و ڕۆژ و ئەم شتانە هەستەکەی زۆر ماوەیەکە زۆر بەرچاوەکە زانی ئەمە پێشکەوتنە کاکدانە عکسەوە. یعنی ئەم دۆخە بۆ لە کەرکووک زەق بۆتەوە لەبەرەوەی بەڕاستی ئێمە دەوڵەمەنی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەرمان نییە. ئەگەر دەوڵەمەنی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەرمان هەبێ لە بری ئەوەی گرنگی بە مەسائلی خێڵ و عاشرەتگەرایی بدا، دێت نایە لێ گۆڤارێکی وەکو گۆڤاری دیالۆگ کە 3 مانگ جارێک دەرەچوو ملیۆنێکی تێچوو نایە لێ ئەوە بکەوێ. ئەوە سبەینە کوڕی ئەخوێنێتەوە، کوڕەزای ئەخوێنێتەوە. بەڵام تۆ کابرایەکی عەشایرەت هێناوە قات و ڕیباتێک کردووە دەلمەری لە بۆنە سەقافی و بۆنە کۆمەڵایەتی و بۆنە
بۆنەکانی ئەنفال لە پێشەوەدا ئەیکەی بۆ ئاجیها ئەمە مەترسیدارە ئەمانە خەتەرن ئەمانە هەمووی حزب ئەمانە دروستەکە بۆیە وەکو شیرین ئاماژەی پێدا گوتاری نووسەرانی ئەگە بێت و خاوەنی گوتارێک بن ینی من تێناگەم ڕاستەکەی خۆ تۆ ئەو گوتاری تۆ ئەو ڕەنگە ئەوە بچێتە بابی مەسائلی فکریەوە بابی فکر جای لەگەڵ بابی ئەدەبات دوو دنیای زۆر جیاوازن ینی ئێمە بە درێژایی مێژوو لە سەردەمی حاجی قادری کۆییەوە تاکو ئەمڕۆ ئەگەر سەیری بزاوی ڕۆشنبیری و بکەین سەیری گوتاری ڕۆشنگەری کوردی بکەین وەکو کاک نزار پێدا ئاماژەی پێدا ینی قۆناغبەندی تایە بەرز و نزمی تێدایە ئەسیری ئەوەستێ مەسەلەن مامەد کەرکوچی دێ ئەوەستێ سەردەمی شەقامی جمهوری ئەوەستن ئەمانە هەمووی دەلالات لەو حاڵەتە ئاکا کە کاکگوزار ئاماژەی پێدا مەسائلی ناوچەی جێناکۆپ و ئەو ناوچە ململانێ ئەمانە بەشێکی ئەو خەتەرەیە بەشێکی خەتای دەسەڵاتە کە ناتوانێت بوارە معریفیەکە گەشە پێ بدات خۆ ئێمە من قەت گلەی لە حزب ناکەم هاوکاری بواری معریفی بواری ڕۆشنبیری نەدات چکەوە ئیشی ئەو نییە ئیشی حکومەتە ئیشی حکومەتی کوردیە یعنی تۆ تەسەور کە یەکێتی نووسەرانی کورد لە 2014ەوە بودجەی لێبڕاوە کە بودجەی لێبڕای یعنی تۆ تەسەور کە لە هەر سێ شارەکە هەولێر سلێمانی دوهۆک نووسەرانی ئەو شارانە شوێنی تایبەتی خۆیان هەیە کرێ نادەن بەس لە کەرکووک کرێچیە مۆلیدە بەدوای ڕاکە ینی ئەمانە هەمووی گرفتن جەمال مەسائل هەمومان لەسەر ئەوە کۆکین بۆ نمونە ئەگەر ئەو پرسە بخەینە ئەستۆی حکوومەت بۆ منەیان دەسەڵاتە سیاسیەکان کاتێ ئەو گەل هۆشیارەکاتەوە کە گەل هۆشیار بۆ دەسەڵاتێکی لەو چەشنە ڕەتەکاتەوە بۆیە پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان مەبەستێکی سیاسی لە پاڵەوەیە کە بێن بە ئەم قەستانە ڕۆحی ڕۆشنبیریان کوشتووە لەناو هەرێکێکمانە لەو هەر تاکێکمانە بەڕاستی بێگومان جا نازانم من قسە بکەم یا کاک گوزار من لەو بارەیەوە قسم شتێکی تر هەیە کاک گوزار بەڕاستە من ڕای تۆ لەسەر و بابەتە وەرگرم لە شاری کەرکووکە تێکەڵاوی کلتوری هەیە تێکەڵاوی نەتەوەکان هەیە بۆ بابەتی ڕۆشنبیری بۆ نمونە باسی کاکدانا باسی ئەوەی کرد کە کۆمەڵی کەرکووکە بۆ لە ساڵی 50 جەماعەتی کەرکووک چەند نووسەرێکی کورد و عەرەب و تورکمانی لێ بووە ئەو پاشەکشێ معریفیت چیە لە شاری کەرکووک ئێستای بینین بۆ نمونە زۆر نابینین کە ئیشکردنی بە کۆمەڵی نەتەوەکان هەبێت هیچ شتێک لەو بابەتە هەیە ئێمە ئاگامان لێ نەبێ خودی واگاتان لێبێ ئەگەر جەماعەتی کەرکووک بە ئیشکردنێکی بە کۆمەڵدانی لە نێوان پێکهاتەکانی کەرکووک لە خزمەتی کایی معریفی عەرەبیە بووە بەڵێ کۆمەڵی کەرکووک جەماعەتی کەرکووک تورکمانیان تایە ئاشوریان تایە عەرەب و کورد لەبەرەوەی بە زمانی عەرەبی نووسراوە هەمووی بە زمانی عەرەبی و هیچ ڕەبتێکی بە کایی معریفی کوردیەوە نییە باش ئەو بابەتە ئەو تێکەڵاوبوونی نووسەرانی کورد و عەرەب و تورکمان تا چەند من لەگەڵەوەیان نیم هەر پێکاتیەک و با ئیش بۆ خۆی بکە یعنی تۆ لە ڕووی کولتوری و ڕۆشنبیری و معریفیەوە چیەکی لەگەڵ تورکمانەکان لەگەڵ عەرەبەکان ئەو هەوڵ بۆ کایی معریفی خۆیەدا تۆش هەوڵ بۆ کایی معریفی خۆتە دەی کایی معریفی تورکمان ئەچێتە خانی کایی معریفی تورکیەوە کایی معریفی عەرەب پێکهاتێ عەرەب ئەچێتە خانی کایی معریفی عەرەبەوە کایی معریفی کوردیش لە کەرکووک ئەچێتە خانی کایی معریفی کوردستانی مەزنەوە بەڵام بۆنەی تێکەڵاو بوون و ئەمانە هەموو شعاراتی ئایدۆلۆژی پێکەوە ژیان هەیە لە تەک ژیان هەیە پێکەوە ئەژەی هاو پیشەمە هاوسێمە بە سەلامەتی بە ئاشتی بژین و شەڕ و پێکدادان لە نێوانمانە نەبێت بەڵام لە ڕووی کولتوری و معریفیەوە هەر پێکاتێک و بۆ خۆیەدا لەبەرەوە جەماعەتی کەرکووک ئەگەر هاتوو هەموو پێکاتەکانی تیابێ هەمووی ئەچێتە بەرژەوەندی و خزمەتکردنی کایی معریفی عەرەبیەوە هیچ ڕەبتێکی بە کایی معریفی کوردیەوە نییە ئەو سەبڕاستی پرسیارێکەیە تۆزە ڕەخنەگرانەیە ئاڕاستی هەردووکتان یەکەم سەر پشکنەوەی کامتان یەکەم جار بەڵام وەڵامی هەردووکتان دنیابینینی هەردووکتانم بۆ گرنگە سەبارەت بەو پرسیارە ڕێبین کاتێک بۆمە لەگەڵ دەستەیەک لە خوێنەران یاخۆ هاوتەمەنەکانی خۆم دانیشم باسی ئەوەکەین بۆچی خوێندنەوەکەم بۆ تۆیان خواستمان لەسەر کتێبەکانی ئێستا زۆر نییە ئەوە لەلایەک وەلا ئەنێم کە کتێبەکانی ئێستا ئەوین داریە بە بڵێکی گەشە پێدانی مرۆییە سۆزداریە کۆمەڵە شعری هەرزە و هەزەلیە ئەمە لەلایەک زیاتر ڕەخنەکەمان ئەوەیە کە پێمان وایە ئێوەی نووسەران لە سنوورێکی عەقلی
دیاریکراو داماونەتەوە واتە لەگەڵ عەقڵی مۆدێرنە و گەنجانە خۆتان نەگونجاندووە و گەنجان پێیان وایە تا چەند ئەمە پشت ڕاستەکەنەوە بۆیە مەودایەک دایمە مەودایەک جیاوازێکی دنیابینی هەیە بۆیە ئێمە هەوڵ نادەین پەل بە هاوێژین بۆ مەسەلەن بەرهەمە کوردیەکانی خۆمانیان دەستەی نووسەرانی خۆمان لەبەرەوەی مەودایەکی دنیابینینمان هەیە ئێمە لە سەردەمی مۆدێرنەدا و ئێوە لە سنوورێکی عەقڵی دیاریکراو داماونەتەوە هەرچەنە من پایە بڵندی و ڕێز و تەقدیرم بۆ بیرکردنەوە قەڵەمی ئێوە هەیە بەڕاستی یعنی مەبەستت ئەوەیە گەنجانی خوێنەر پێیان وایە بڵێ پێیان وایە سنوورێکی عەقڵی دیاریکراو هەیە لە نێوانمان مەودای دروست کردەوە جلێک جودایی دروست کردووە ئەو بابەتە بۆیە دوورکەوتۆن تۆ لە خوێندنەوە و کای معروفی زانی شۆنە من تۆزێک ڕای جیاوازم هەیە نازانم من هیچ مامەڵەیەکم لەگەڵ گەنجانی خوێنەری ئەم شارەیە نەکردووە وەک بڵی لە حکمی نەبوونان پەیوەندی بە تۆ هەیە پەیوەندی بەوانەوە هەیە ئەوەی کە مامەڵەیان لەگەڵ ناکە لەبەرەوەی نیم یان تۆ نەدویستە مامەڵەیان لەگەڵ من نازانم لە حکمی نەبوونا ئەیان بینم هەنێ گەنج ئەناسم ئاسی سەقافی بەرزیان هەیە بەڵام گەنجە خوێنەرەکانی کەرکووک هیچ ڕەبتێکیان بە ئێمەوە نییە ڕەبتیان بە ڕۆشنبیران و هزرمەندانی هەرێمی کوردستانەوە هەیە بە تایبەتی سلێمانی وەڵام من ئەمە داوای لە بردەکە بکاردانا من ئەمە ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە بە حکمی ئەوەی کە کاری معرفی و سەقافی لە کەرکووکە ڕەگۆڕیشە مێژوویەکەی بە شێوەیەکی پچەر بووە ڕەبت نەماوە لە بینی ئێمە و گەنجانی خوێنەرێ بەرەوە بێگومان خەتای ئێمەیە گەنجانی خوێنەر وەک بڵێ فکریەن ئەگەر هاتوو لە کەرکووکش نیشتەجێبێ فکریەن کۆچی کردووە بۆ سلێمانی ڕەبتی بە هێزەرمەندانی سلێمانیەوە هەیە ڕەبتی بە ئێمەوە نییە سەر مۆزوعا وەستین کاکدانە بۆچین من بە دوو شێوازی کە باسیەکەم یەکەمیان ململانەی نێوانەوەکان بە درێژایی مێژوو باشە لەگەڵ دروستبوونی ئینسانە بەردەوام سرای بینی ئەجیال سرای بینی نەوەکانە هەبووە نەوەی نوێ دائما نەوەی تازەی ڕەت کردوێتەوە ڕەتکردنەوە نەک بۆ مانایی بیسڕێتەوە بەڵکو بەردەوام نەوەی نوێ مەسەلەن گەنج ئەفکاری تازە و ئەستیعابی تازەی هەیە و دنیابینی جیاوازی هەیە لەگەڵ ئەو دنیابینەی من و تۆیە بۆیە ئەم ململانەیە دروستە بێت لە هەر شوێنەکە ململانەیە نەبوو معنای وایە دۆخی سەقافی و دۆخی ئەدەبی چەق بەستووە بێت ئێستا کە سەرەتا ئاماژەمان بۆدا کە مەسەلەن ڕەخنە ئەەکەین یان قسە ئەەکەین کاتێک کە قسەمان کرد معنای وایە باوەڕمان بە تازەبوونەوە هەیە باوەڕمان بەو ئازادی هەیە کە تۆ پێویست بۆ لەسەر بابەتێک بوەستی بێدەنگ نەبی لە ئاستیا بۆی ئەمە دیوێکێتی دیوەکەی تری ئەوەیە ڕەنگە کاتێکەتین باس لە کەرکووکەکەین پەیوەندی بەوە بێت جۆرێک لە ئەستیقراریەت لەم شارەی ئێمەیە هەیە ئەستیقراریەتەکە لە 2003ەوە بە حکمی ناڕوونی لە ژیانی ئینسان ناسەقامگیری لە ژیانی ئینسان بۆیە بەشێکیان ئاوارەی شارەکانی تری کوردستان بوونە تەماسیان ڕەنگە لەگەڵ بەشێک لەو خوێنەرانەیە بێت بەشێکی دیوێکی تری عیلاقی بە ڕەفاهیەتی ئینسانەوە هەیە ئینسان بەردەوام لە تازەبوونەوەی حەزەکە بە شێوەیەکی جوانتر بژێ ئێمە بۆ ناین مەسەلەن لە شوێنێکی خراپە بەرنامەکەمان تۆمارکەین دێن لە شوێنێکە شوێنێک ئەسڵان ڕوویەکی حەزاری هەبێ ڕوویەکی مۆدێرنی هەبێ دێن لەوێ بەرنامەکە تۆمارەکەین ئەمەش بەشێکە لەو عاملانە یعنی ئەو گەنجانش مەسەلەن کە ئەچنە هەولێریە کە ئەچنە سلێمانی بۆ معنایی کە ئەوان استیعابی شتی تازەتر ئەکەن لەوەی کە ئێمە جۆرێک لە جۆرەکان لە سنووری تێگەیشتنی خۆمان بۆ دنیای فکر و دنیای معریفە ناڵێن پاشەکشەمان کرد ڕەنگە وەسابێتین لەو ئاستەیە جا ئەو هێڵە تەماسە و خەتە تەماسە ڕەنگە لە کەرکووک بوونی نەبێت زۆر بەکەمی وەکە کاکزار ئاماژەی پێدا خەتای ئەوانە خەتای ئێمەیە ڕەنگە خەتای هەردوو لامان بێ و ڕەنگە خەتای هیچ کەس لە ئێمەش نەبێت بابەتێکی تر شتێکاکدانە کۆچی وەکتۆ کۆچی نووسەرانی شاری کەرکووکش بۆ شارەکانی تر بۆی بارودۆخێکی لەبار نییە لەم شارەیە بۆ منە پانتایەکی فراوانیانەیە بۆ بڵاوکردنەوەی بەرەمەکانیان یاخود چزانم لێرە لەوانەیە 100,000 کەس 25,000 کوردە بۆ نمونە ئەلەوێ 100,000 هەر سەڵی کووردە ینی هەستەکەم ئەو کۆچەش کاریگەری هەیە لەسەر ئەو بارودۆخە زانی بەشێک عیلاقی بە خۆمانەوەیە کە بەڕاستی بە تۆزێ واقعی بین ئێمەی کورد لە کەرکووکە هێشتا نەبووینەتە کەسێکی شاری بەڕاستی یعنی تۆ ئەگەر باس لە شار بکەیت ئەمڕۆ باس لە ناوەندی شار بکەیت ئێوە کەسێکی شاری چ پەیوەندی بە بابەتەکەەوە ئێستا من پێدەڵم چی بە بابەتەکەوەیە کاتێک کە تۆ بتەوێت ئێواران پیاسی بکەیت لەم شارەیە چتە چۆ بەس حەزەکەم
والله بەخوای بڵێم چی یا ئەچتە ڕێبەغا قاوەخانەیەکی ئاوا نەنا. ڕاستە بێت یا ئەچتە ڕێبەغا یا ئەچتە شەقامی قودس یا شارەجمە یا شەقامی جمهور. کەواتە مرکزی شار ئەو شوێنەی کە دیوە حەزاریەکەی تایە ناوچە کوردنشینەکان نییە، نەدێنە ڕەحیماوە، نەدێنە ئیسکان، نەدێنە ئازادی، ئاچینە شۆرجە، دێنە شەقامی جمهوری، دێنە ڕێبەغا، دێنە شارە قودس. مرکزی شار لەوێ. ئەمە پەیوەندی بەو ڕۆحە تازەبوونەوەی ئینسان هەیە. ڕۆحی تازەبوونەوە لە لای ئێمە نەبوو، ئێمە هێشتا گوندین لە ناو شارە ئەژین. ئەمانە هەموو عیلاقەی بە فکر و بە معریفەوە هەیە. بۆیە خیتابی ئایدۆلۆجی، خیتابی سیاسی عاتفی کاریگەری لەسەر کوردە، ئەوەندە کاریگەری لەسەر نەتەوەکانی تر ناکات. ئەمانە هەموو عیلاقەی بەو جۆرە ئایدۆلۆجیایە کە لە درێژایی مێژووی سیاسی کوردی بەم شکڵە هاتووە. ماوەستا تۆ باسی ئەوەت کرد بۆ منە خیتابی سیاسی و خیتابی ڕۆشنبیری لە پاشە کشایی هەر هاو ئاستی ئەوە باشە مەلایەکی ئەنی لە مینبەرەکانەوە کاتێک یەک ساڵێ بۆچی وتارە ئاینەکەی کاریگەری 100% لەسەر چینی گەنج، چینی پیر، چینی مناڵ هەیە، بەڵام بۆچی وتارێکی ڕۆشنبیری فکری ناتوانێت ئەم کاریگەریە بەجێ بێڵە؟ هەردوو پشتان وەڵامی هەردووکتانەوە لەم بابەتەیە. زەنی چییە؟ هەندێک شت هەیە یعنی ئینسان ناتوانێت ڕاستەوخۆ دەستی بۆ بە یەکێک لە مشکلەکان مشکلەی دینە. لە وڵاتانی ئەوروپا بۆچی کۆمەڵگات پێشەکەوێ؟ تۆ ئەتوانی پرسیار لە دین بکەیت، پرسیار لە عیلاقاتی کۆمەڵایەتی بکەیت، پرسیار لە مەسائلی سیاسی و سەقافی بکەیت. تۆ ناتوانی هەندێک شت هەیە ناتوانی دەستی بۆ ببەیت. هەزار تەکفیر و هەزار یەک جنێ و سوکایەتی پێکرێت. یعنی ئەمانە هەندێک جاروا لە ئینسانەکە مەسەڵەن نازانم ینی بەڕاستی مبرر نییە بۆ ئەمانە، قسە نییە لەبارەی ئەوە مەسەڵەن بەس ئێمە ناتوانین تەدەخل لە مەسائلی دینی بکەین. هەندێک مەسائل هەیە بەبستم ئەوەیە نەک موداخەلەکەن، ئەوەی کە کاریگەری وتارێکی ئاینی بۆچی بەو شێوەیە چڕ و پڵترا لە کاتێکە ئەتوانرا کاریگەری وتارێکی ڕۆشنبیریش بەو شێوەیە بێت. ئەخدا هەر ئەوەیە کە مەسەڵەن ئێمە ئەزانچی ئێمە لە قۆناغێکە ئەژین هێستا نەمانتوانیوە ببین بە خاوەن وتاری خۆمان، ببین بە خاوەن قسەی خۆمان، ببین بە خاوەن ڕێی خۆمان، یعنی ڕێی خۆمان نین. ئەمەیە باشەکە کاکزاتۆ بۆ چونوچیە لەسەر بابەتە کە بۆچی وتەی مامۆسایەکی یانی کاریگەری زیاترە لە بۆچوونی ڕۆشنبیرێکی سەردە. نخبەی مسەقف دایمە کەمینەیە. وتاری سەقافی و ڕۆشنبیری بۆ کەمینەیەکی مسەقفە. وتاری ئاینی ڕاستەوخۆی لەگەڵ خەڵکانی ڕەشوچیەوە هەیە. ئەمە هەبوو نەتەوەیەک وایە. ئەوە بۆچوونێکی کۆنی سەردەمی ڕیالیزمەکانە کە هونەر لە پێناو هونەر بۆ نمونە. ئێستا شەرەشەر وایە مەسەلەن لە ئەڵمانیا لە بەریتانیا قەشەیەک بۆ عەوام قساکە، مسەقفێکش بۆ نخبە قساکە. شەرت نییە هەموو شتێک باش بێ، لەوانەیە زۆر شتی باش کاکدانە باشی زۆر مەسائلی باشی کرد، بەڵام داوای لێبەر نەکەم لەوانەیە بۆ شارێکی وەکو کەرکووک مایەی زەرەر بێ. بۆ نمونە چ شتێک هەیە لەو بابەتە؟ مایەی زەرەر بێ. ئێستا مەسەلەن ئێوە ئەتانەوێت کۆمەڵگەی کوردەواری لە کەرکووکە کۆمەڵگەیەکی مەدەنی بێ، زەرەرە. لە ڕووە نەتەوایەکەوە، لە ڕووی نەتەواتێکەوە خێڵەکانت مێنێ باشترە. بۆ بابەتی ناسیۆنالیزم و بابەتانە سێری کە ئازانی شۆنە ئێستا تۆ دەور و پشتەکەت هەمووی خێڵەکی، کۆمەڵگەی فارس کۆمەڵگەیکی خێڵەکیە، ڕژێمەکەشیان ئیسلامیە، کۆمەڵگەی تورک کۆمەڵگایەکی خێڵەکیە، ڕژێمەکەشی ئیسلامیە، کۆمەڵگای عەرەب کۆمەڵگایەکی خێڵەکیە، ڕژێمەکەشی ئیسلامیە. کورد ببێ بە شارستانی هەم ئەدا لە کەمی هەم زەرەرەکە. لێرەیە فەلسەفەیەکێ پێڵن فەلسەفەی خۆگونجاندن. ئەو نەتەوەیەی کە لە مێژووە نەیزانی فەلسەفەی خۆگونجاندن یعنی چی، واتە خۆی نەگونجاند لەگەڵ بار و ظروفە هەرێمێکە و سیستەمە جیهانێکە و بار و ظروفە دووەلێکە تیاچ قەیناکە با نخبەیەکی مستەقف هەبێ، بەڵام ئێمە بێ دەست بە عەوامەوە بگرین و پێویستمان بە ئاوتاری ئاینی شەیە. کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی خێڵەکیە، خۆی گونجاندووە لەگەڵ کۆمەلگای دەوروبەرە. عوامێکی بەلێشا و عواممان هەیە پێویستیان بە وتاری ئاینیە. من لەوانەیە لە ڕووی مەدەنیەتەوە و لە ڕووی معریفیەوە ئەمە شتێکی خراپ بێ، بەڵام قازانجی نەتەوەکەی تایە.
مامۆستا نزار ڕاشکاوانە بێت بڵم چاوەڕێ ئەو ڕۆایەتی دانە من ناکردن زۆر سپاس. ڕەزعی وانە بس هەمیشە زۆر دواکەوتو ڕەزعی مامۆستا زۆر جار ڕەزعیەت ئەتهێڵێتەوە پێشکەوتن لە ناوتەبە بۆ چون چێ لەسەر قسەکەی کاگرزار لە 100% من لەگەڵیم بەڵام معنای ئەوە نییە ئیتر ئەبێ لە هەموو شوێنێکی کوردستان وابی ئەو هەندێک ناوچە هەیە پێویستە وابی ئەمەی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین مەوزوعی کەرکووکە چکە کەرکووک نەتەوەی تریتایە وەسڕاعی نەتەوەی هەر تەنها لەسەر ئاسی ناوخۆیی نییە لەسەر ئاسی نێودەوڵەتیوە لەسەر ئاسی قلیمی هەیە مەسەلەن عەرەب 21 دەوڵەتی هەیە هەرچی وڵاتانی سنە هەیە پشتگیری لە سنەی عێراقەکەن بە تایبەتی لە سنەی کەرکووک بە هەمان شێوە تورکمان تورکیا حلفی ناتۆیە تورکیا ئەگەرداری تەسریحەکەی ئەم دوایی ئەردۆغان بن هەڕەشەی لە دۆناڵد ترامپ کرد کە نابێ کورد بەشێک بێ لەو پرۆسەی بەشداریکردن لە چوونە ناو خاچی ئێران یعنی بۆیە کاریگەری ئەبێ بۆیە دەکرێت لە کەرکووکە بەو شکڵە بێ بەڵام ئەمە ڕێگر نییە لەبەرەوەی کە تۆ پێشکەوی ڕەنگە لە مەسائلی زاوزیەبوونە لەم مەسەلانەیە تەبیعیە بەو شکڵەبی کە کاگنزار ئەیڵێ بەڵام لە هەمان کاتە ناکرێت ئێمە بە شکلێک کۆنە پارێز بین کە بەرچاوی خۆمان نەبینی من لەگەڵ ئەوەیان دزەنەکەی بۆ ناو عەوام چینەکەی بۆ ناو دزەکردن بۆ ناو عەوام زۆر هەڵەیە ئەمە ئێشەکە لە هەرە هەڵە گەورەکانی کە مشتەقەتی کورد کرد یعنی مەبەستت چییە دزەن عەوام لە دوورەوە کۆنتڕۆڵیان ئەکەی ڕێزیان لێ ئەگری عەوام ئەساسی تۆکمەی نەتەوەکە نەبیکە بە شکلەوە سیستەمی جیهانی ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر بەرجەستەکردن و زیندووکردنەوەی جەهلەکە زیندووکردنەوەی خێڵ زیندووکردنەوەی ئاین و مەزهەب تۆ لە دیدێکی و لە ڕوانگەیەکی شارستانی و معریفی و عەقڵگەرایی و بەرەنگاری ئەم تەوژمە ببیتەوە تیاچی چەمکەکان گۆڕاون پێوەرەکان گۆڕاون لای هیچ نەتەوەیەک و لای هیچ وڵاتێکی سەربەخۆ پێوەری و چەمکی ڕێنسانس و ڕۆشنگەری و ئەمانە نەماوە بۆتە چی ناسیۆنالیست بۆ نەچی بۆتە ئەوە بۆتە ئەوەی کە زلهێزەکانی جیهان و لیبرالیزمی نوێ و محافزەکارەکان لەسەر حکومن تو ئەبێت خۆت لەگەڵ ئەم ڕەوتەیە بگونجێنی زۆر باشە لە ئەوروپا مەڵبەندی ڕێنسانس و ڕۆشنگەریە ئێستا ئیشی پێ ناکرد ڕاستە بابینەوە سەر شاری کەروشین وڵی ڕێبین یەک سێبینێکم ماوەسا نزارە من فێرم لەگەڵ تۆ زێ ناکۆک بم ماوەسا من بچووکترینی دانیشتنەکەم و کە معریفەترینم بەڕاستی بەڵام ئەوەندەی تێبینیم کردی بێ تۆتە نابێت دەستکاری ئەوام بکەینەوە هەرە و ئەوامەیە نخبە و ڕۆشنبیران جیاکاتەوە لە خۆی ینی وای لێ هاتووە هاوڕانی ڕۆشنبیران و خاوەن فکر لە گۆشەیەکی شارەکە لە مەڵبەندێکا کۆبنەوە تێکەڵی خەڵک نەبن تێکەڵی ناوەندە ئاسایەکان نەبن چونکە ئەوام جیان نەکاتەوە بڕاستی ئەی بۆ ئەمە چیت هەیە لە کوێوانە ینی ئەم پێ دوایە لە هەموو جیهانەوەیە لە هەموو جیهانە ئەوام لە شۆنی خۆیەتی خەواس لە شۆنی ئەخرەوە ئەوامە جیاکاتەوە نخبە ڕۆشنبیرەکە خۆیان جیا ناکەنەوە نخبە ڕۆشنبیرەکە جیاکاتەوە ئەوان خۆیان جیا ناکەن ئەوام ئەو دەسەڵاتە فکری و ئاستەی نییە خۆی جیا بکاتەوە و تەسەڕف بەسەر مەسەلەکانە بکە ئەوە نخبەیە ئەوە دەسەڵاتێکە پشتگیری نخبە ئەکە کە ئەوامیان لە شۆنی خۆیان نەداناوە ئەوام پێویستت بە ئەوامە بۆ جەنگ پێویستت بە ئەوامە بۆ نەتەوەبوون و ناسیۆنالیزم پێویستت بە ئەوامە بۆ کاڵای بۆ بازاری گەرمی لیبرالیزمی نوێ پێویستت بە ئەوامە بۆ سۆشیال میدیا پێویستت بە ئەوامە باشە ئەگەر هاتو ئەوام نەبێ جمهوری ئیسلامی ئێران نەمێنێتەوە ئەگەر هاتو 7 ملیۆن ئینجیلی نەبێ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ترامپ بێتە سەر حکم نیشتیوە ئەوام ئەساسی تۆکمەی هەموو نەتەوەیە ئەوام ئەبێ لە شۆنی خۆی بێ ئەوامیش ئەبێ پارێزگاری ئیمانە تەقلیدەکەی ئەوام بکەیت دەستکاری کراوە ئەوامی کورد دەستکاری کراوە لە هەموو ڕێکەوە دەستکاری کراوە
ئێمە عوامێکی پەرتەوازەمان هەیە. دێنەوە سەر بابەتە کاک دانا با پرسیاری لە تۆ بکەم بۆ نمونە لەم شاری کەرکووکەیە وەکو باسەکرێ باشە لە 50 ساڵ بە لە ئێستا 80 ساڵ بە لە ئێستا جۆرە پێکەوە ژیانێک هەبووە جۆرێک لە نەتەوە پەرستی کاڵ بۆ کاڵ بەڵام ئێستا گوتای ڕۆشنبیری کوردی لەم شارەیە یاخود ئەو گرژی و ئاڵۆزیانی ئەبینن لە نێوان نەتەوەکانە زۆر بووە یعنی ئێستا ڕەتکردنەوە دروست بووە ڕەتکردنەوە ینی کوردێک عەرەبێک ڕەتەکاتەوە عەرەبێک کوردێک ڕەتەکاتەوە باماشی و تورکمان کوردێک ڕەتەکاتەوە ئەمە بەرز بۆتەوە بۆ ئاستی ینی بۆ ئاسە سەقافێ بەرزەکەش دۆخی ڕۆشنبیری کوردی چۆن نەتوانێت ئەو دیاردەیە کاڵ کاتەوە و پرسیارەکە ئەوەیە ئایا کاڵکردنەوەی لە مەسلحەتی کووردە یاخود نا ینی پێویستە کە ئەوە کاڵ نەکرێتەوە هەر بەو شێوەیە بەردەوام ڕەنگە من لەگەڵ ئەوەیە نەبم کە پێشتر بەو شکڵە مەسائلی سیاسی یا مەسائلی ناسیۆنالیستی یا مەسائلی شۆڤێنیەت کاڵ بوو بێ ئەمە ئەگەر ئەحداسەکانی 59مان بەبیری بێ مەسائلی سراعی بینی حزبی شوعی و بەشێک لە خەڵکی عێراق بەتایبەت لەسەر ئاستە سیاسەکە بۆ بابەتی خۆی کێشەی ئێمە مەسەلە سیاسی لەسەر ئاستی خێزانی ژن و ژنخوازی لە هەفتاکان و هەشتاکان لە نێوان نەتەوەکان زۆر جیاوە زۆرتر بووە وەک لە ئێستا بەڵێ مەبەستم ئەوەیە بەڵێ لەو مەجالەیە ئەزانی چۆنە ینی هەندێک تێکەڵایی هەیەبوون لە گەڕەکەکانە لە گەڕەکی مەسەلەن گەڕەکەکان ژیان نەبوون مەسەلەن تەنها مەسەلەن لە هەندێک شوێن مەسەلەن قەڵا تورکمانی تیا بووە موسڵا تورکمانی تیا بوو ینی شوێنەکان بەم شکڵە وەکو ئەو کەوەی ئێستا دابەش نەکرا بوو ئەوەی کە ئێستا ناویمان ناوە پێکەوە ژیان بڕاب کە پێکەوە ژیان نییە ینی هەمومان بەتەنیش دیەکەوە ئەژین بەڵام ئێستا خەریکە گەڕەکانیشمان جاکرێت عام جابۆتەوە ئەمە سەیریکە بەشێکی زۆری سراعی ئەحزابی سیاسی ئەمەی دروست کردووە بە کورد و بە تورکمان و بە مەسیحی و بە عەرەب شتەوە هەموو ئەوانە دروستیان کردووە ئەم سراع ململانی ئەجینا پێشتر لە سەردەمی بەعس بەو دڕندەیی خۆی بەعس لە ماوەی 35 ساڵ حکمی کردووە ئەو سراع ململانی لە نێوان نەتەوەکانە نەبووە چونکە بەعس هەمووی بەیەکەوە ئەهاڕی هەمووی بەیەکەوە هاڕی ئێستا هەر یەک بەلای خۆیان ڕایەکێشی ینی مسەقەفت هەیە مسەقەفی کوردت هەیە دابەشوە دەسەر 3-4 طرف ئەمە یەکێتی ئەوە پارتی ئەوە حزبی شوعی ئەمە ئیسلامی ئەوەیە عەرب بە هەمان شێوە تورکمان بە هەمان شێوە ئەمە شیعەیە ئەمە سونیە یعنی ئەم کێشانە وای کردووە استقراریت لە ناوچەکەیان نەماوە نە استقراریت لە خیتابی ڕۆشنبیری نە استقراریت لە خیتابی سیاسی بۆیە ئەم کێشەیە تاکو ئەم بارودۆخە بەم شکڵە بێت تاکو زەنی ئەمە ویستی ئیمپریالیزمی جیهانیە لە هەر شوێنێک استقراریت نەبوو لەوێ قازانجی ئیمپریالیتی استعمارێت ینی ئەمانە ویستی ئەوانن یعنی ئێمە هەمومان ئەزانین خومینی بە تایارە لە فەڕەنسا و هێنایان لە ئێران جوان نا کردیان بەو خومینی کە ئێستا بە هەزاران شیعە بەدوایەوە یعنی ئەمانە هەمووی استعمار دروستیەکە یعنی لە داگیرکاری سەردەمی ئینگلیزەوە لە عێراق و چەند ناوچی شوێنێکیکە لە داگیرکاری سەردەمی فەڕەنساوە کە بۆ جەزائیر و تونس و مەغریب و ئەمانە هەموو ئەمانە بە درێژایی مێژوو بەم شکڵە هاتووە بۆیە عیلاجی تەنها ئەتوانم بەڵام عیلاجی هەندێک شتە کە ڕەنگە من نەتوانم لێرە ڕاستەوخۆ بیتەقێنم بەڕتان کانیزار ئێمە ئێستا لە کردوکە پێویستمان بۆ هەستە ناسیۆنالیستە بەقووەتە توندە هەیە وەکو کورد دەڵێن بەڵێ پێویستمانە بەڵێ بۆچی پێویستمانە بۆ نە زۆر جارەیە ئەڵێن ئەو دیادەی نەتەوە پەرستیە ئەو دیادە نەتەوایەتیە واکە کە پێکەوە ژیان نەمێنێ وەکو شتەکانی هەستی ناسیۆنالیستی شەرت نییە تۆ هێزت هەبێت و هەڵکوتیتە سەر دوو پێکهاتەکەی کە و قڕیان هەموو ڕاسیزمێک سەرەتا ناسیۆنالیزم بۆ دواتر بۆتە ڕاسیزم بۆتە ئەو بابەتەکانی ترش شەرت نییە وەکو وتم شەرت نییە تۆ دەسەڵاتت هەبێ وەکو ناسیۆنالیستت هەڵکوتیتە سەریان با ناسیۆنالیزمی کورد لەم شارەیە خۆی کۆکاتەوە کۆکردنەوە بەست چییە کەرەستەکانی چییە کەرەستەکانی چییە مەسەلەن بۆ نمونە تۆ ئەتەوەی بیسەلمێنی کە کەرکووک شارێکی کوردیە باش بەچی سەلمێنی بە بەڵگەی مێژووی ئەیسەلمێنی مەسەلەن ئەوە جوغرافیەن و تاریخیەن کەرکووک کوردستانیە بەڵام ئێستا وەکو حالی حاضر نایخوا خاک مێژوو شایە دەهین هیچ کەس و هیچ لایەنێک نییە هین ئەو کەسەیە ئەو لایەنەیە کە دەستی بەسەرهاگرێت تۆ خۆت کۆکەرە و دەست بەسەر کەرکووکا بگرە
كاك نزار طبعا كاله دەست بەسەر کەرکووکا بگرێ وەکو هێرش نا یعنی مەسەلەن کاتی خۆی لە 2023 کە دوای ئازادکردنی عێراق ببوورە کات نزار من دوای 2023 کە بەعەس ڕووخا یعنی کورد پێویستی بەوە بوو هەچی دەستگای سەقافی و هونەری هەیە لە هەولێر و سلێمانی بهێنێتە کەرکووک یا وەگە و حەبلەی کراکەوتیان زەویەکان بکڕنەوە بڵێ تو ئەوانەت هێنایە کەرکووکەوە تۆ توانیت گەڕەکە کوردیەکان وەکو هەولێر و سلێمانی وەکو ئەو گەڕەکانە جوان کەی خزمەتێکی تێ بکەیت حتمما تورکمان و عرب چیە لەم شارە ئەوش استقلالێتی بڵاوان لە بریەوەی ئەو شتە بکەن هاتن دوو شۆراویان دروست کرد و مەکتەبێکی ئەم مەکتەبە سەر بەوەی ئەو مەکتەبە سەر بەوەی و گەڕەکانشیان دابش ئەمەیە کاتنزار کە باسێکە خۆکۆکردنەوە کوردبوون ئینتیمای ئینسان بۆ خاکەکەی تۆ لە ناسنامەی خۆتە دەی تۆ ئێمە ببوورە یعنی ئەوەی سە من سەرەتاش ئاماژەم پێ ئێمە دەوڵەمەندمان هەیە خەڵکمان هەیە دەوڵەمەند بۆ بە زەوی فرۆشتن کاکە ئەخە تۆ زەوی چۆن ئەفرۆشتێ تۆ خەڵک تەرژیعەکەی بچێتە سلێمانی و هەولێر بۆ خەڵک هەن نادەی بێتەوە خەڵکی کەرکووک زۆرن لە سلێمانی و هەولێر بۆ هەنیان نادەی بێنەوە تۆ لە ناسنامەی خۆتە دەی کوا ماڵی شێخ ڕەزای تاڵەبانیان پاراست ماڵی ئەسیریان پاراست عەلی مەردان خانەقایان ڕوخاند پێش 400 ساڵ عەلیبەگی جەلالی ئەوانە کەرەستەن ها بۆ بابەت تۆ ناسنامەی خۆت فەوتاندووە بابەتی شار کاک نزار بۆ نمونە گواستنەوەی کاکدانە باس کرد کە ئێمە بۆ پیاسەیەکە چینە شارع قودس و بۆ نمونە ڕێگای بەغا بابەتی ئەمەی کە هەرچی دەوایری حکومی و بین هەیە چۆتە ئەو لاوە ئەوش کاریگەری هەیە لەسەر ئەمەش بەشێکی خۆی دەسەڵاتی کوردی خۆی کردی خۆس ئەو سەردەمی دەسەڵاتی کوردی خۆی محافظ بوو خۆی هەموو شتێک بوو تەنها بزانە من زۆر ژێن ئەمە موتوە تەنها کولەی زراعیان هێنایە شۆرا و پێمانەڵێن ئێوە کاکە تا ئێستا لادێرین هەر خەریکی کشت و کاڵدە ئەمە پەیامە بڕوات بێ ئەمە پەیام ئەو بە ئەم خەس کراوە دابەشبوونی جوگرافی شارەکە خێرە تۆ زانکۆ هەموو زانکۆ لە ڕێی بەغایە لەو سەرە بەس کولەی زراعە لێرێ پێتەڵێ کاکە تۆ خێڵەکی تۆ عەشایری تۆ دواکەوتووی یعنی کورد خۆی بوو بە بەشێک لەم کاتی خۆی لە دوو کاریگەری چییە بۆ نمونە زانکۆ ئێستا لەو ناوچەیە ناوچە عەرەبیەکان و لە ناوچەی ئێمە نیە بۆ زۆر کەس داوانێ بڵێ گەل لێرە وایە قەڵەباڵغێکی دروستە بوو زۆر شت ئەگۆڕا یەکێ لەوانە کار و کەسابەتێکی زۆر ئەبوو لە دەوروبەری زانکۆ ئەی تۆ گەراج ئەدی بکرێ ئەی تۆ بەدایان کافتیریا ئەەکەیتەوە لە ناو زانکۆ کافتیریا ئەەکەیتەوە حانوتت ڕەنگە بچێتە خزمەتی تۆ ئەمە نەکار بۆ زانکۆ ئەمە بۆ پاسەپۆرت ئەمە بۆ محکەمە ئەمە بۆ تۆ سەیری ئەو گەرازانەکە لە دەوروبەری زانکۆ لە دەوروبەری محکەمەی سەر گشتی خەڵکی عەرەبێکە لە بەرەوەی نزیکن لە ناوچەکانی خۆیانەوە ئەو مڵکانەی کە لە دەوری هەرێک لەو دائیرانن 5 قات و 6 قات بەرز بۆتەوە بەڵێ یعنی ئەمە جگەلەوەی کە تۆ ئێرە ئەەکەیتە شار بەشێک لە شار کە تۆ ئەمانەت ئەم دام و دەستگا حکومیانت دابڕان ڕێک پێتەڵێ ئێمە گوندین کاکە هێشتا لە ئیتالی گوند نەچوونەتە ناو ماستەر پلانی شارەوە یعنی ئەمانە گشتی خۆت کردت عەرەب نەیکرد تورکمان نەیکرد گلەی چییە؟ مامۆستا دانام پێی پێویست و ڕێن لەو بادۆخە مامۆستا دەمێت تۆزەوە خابیانە هەردووتان وڵی پرسیارەکەم بەرەوە من هیچ دەستم لە ئومێد شۆردووە ئی وەکو ئەزبووندار وەکو قەڵەم بەدەستانی ئەم شارە پێتان وایە کە معریفی ڕۆشنبیرەکە لەرزینێکی تیاکەوێ هەر لە بەرەو دواوە بوو نابێ یان تۆزێک ئەچێتە پێشەوە ئەگەریش بەڵەیە بەچیە چێتە پێشەوە ینی زایڵی ئومێدەکە بینن لەم بابەتەیە ئەگەر لە مەبەستەکە تێگەیشت بێتم کایی معریفی هەر نەتەوەیەک گیان ناکرێتەوە من پێم سەیرە کایی معریفی و سەقافی لە شاری کەرکووک یعنی چی ێ باشاگرات و لە شاری کەرکووک هەبێ کایی معریفی لە دوهۆکیش هەیە لە دیاربەکریش هەیە لە قابلشلو هەیە هیچ نەتەوەیەک شتی واکە تو هەر ڕۆڵێکی سەقافی ببینی لەم شارە ئەچێتە خانەی کایی سەقافی و معریفی هەموو نەتەوەی کوردەوە پێویست ناکە یعنی ئێستا مەسەلەن ئەو شەڕەی کە ئێمە ئەیکەین لە کەرکووک فەرقی هەیە ئێمە جێناکۆچی ئێمە کایی سەقافیمان هەیە لە شاری سلێمانی ئێمە پایتەختی سەقافیمان هەیە لە سلێمانی
يعني ما بس ئەوەیە کەرکووکش بکەین بە پایتەختی سەقافی نامەوەستام بەستم ئەوە نییە جمبوجۆڵی ڕۆشنبیریمان لاوازە ینی لەرنان لە شاری زمینە نییە بۆ خابینی کۆشەکەن کاگ نزار کاگدانە جمبوجۆڵی ڕۆشنبیری بە ئەو هەموو کۆڕێک کە لە شاری کەرکووکە کرێ کۆڕێکە ڕۆشنبیری کەسێکدانرێ ئەوە جمبوجۆڵی ڕۆشنبیریە نەخێر بۆ نمونە زانی چۆن هەر لەسەر قسەکەی شیرینەوەی کە چی بکرێ بەردەوام قسە بکرێ بەردەوام ڕخنە هەبێت ئەمانە بەشەکرد لەوەی کە تۆ کۆمەلگا بە ئاگادێنیتەوە دەسەڵات بە ئاگادێنیتەوە حکومت بە ئاگادێنیتەوە کە شتێکی ئاوا خەلەلێک ئاوایە یعنی دۆخی ڕۆشنبیری ئەوە نییە تۆ هەموو ڕۆژ کۆڕ بکەیت یعنی یەکێک لەو خاڵە خراپانەی کە دنیای سەقافی و ڕۆشنبیری ئێمەی کوشتووە و زیندە بە چاڵی کردو ئەو هەموو کۆڕەیە کاکە معقولە لە هەفتەیەکە 6 کۆڕ هەبێ خەڵک نەتاقەتی خوێندنەوەی هەیە نەتاقەتی سەقافە هەیە کاکە معقولە هەر کەسێک هەڵەسێ لەوە کتێبێک چاپەکات و کۆڕێکی بۆ کات و بە خۆڕایی تەوزیعەکە تۆ کتێب بە باشەکەش نەخوێنیتەوە کاکە کتێب بۆ جاران ڕەواجی لەسەر هەبوو ئێستا لە ڕەواجی لەسەر نییە کاکە هەر کەسێک هەڵەسێ بۆ خۆی کتێبێک چاپەکە و کۆڕێکی بۆ ئەکا و ئەخوێنێتەوە و کابراش مجموعە هەر سەیری کە هەر مجموعەیەک و هەر دەستگایەکی سەقافی مجموعەیەکی هەیە سابت ئەو دەموچاوانن ناگۆڕێن بێن وەرە پڕیکەرەوە تەلەڤیزۆن کەسییانە بڕۆ تەلەڤیزۆن بێنە پڕیکەرەوە کاک تاریخ وەرە پڕیکە ناکریاوها کوڕاوە ناکری واللهی من خۆشیان بە قورئان حەز ناکەم بۆ هابێ حەزەکەم کۆڕی باش بکەن 100 جار من وتومە ڕاستەخۆ زۆری نییە زانی کاک نزار قسەی جوانی کرد نوخبە مجموعەیەکی دیاری کراون نوخبە هەموو خەڵکێک نوخبە نییە بوون بە نوخبە یان بوون بە نووسەربوون هەروە ئاسان نییە من لە خۆمەوە کۆمەڵی غەرائیزی ناخم ئەوەی کە چی ناخەما هەیە بیخەمە سەر کتێبێکە و بین ناخ ئەوەی لە ناختا هەیە بەچی هەڵی ئەسێنی بەچی لەخەو هەڵی ئەسێنی بە سەقافەت بە خوێندنەوە بە دیکۆمنتاری بە باگراوندی سەقافی تۆ هەوڵ بدە بخوێنیتەوە زانی ئیتر وار لێکا کە فعلا ئەوەی کە لە ناختا هەیە لە چ بۆ ئەرێکایە ئەتوانی برەو بۆ بوارە بدەیت بەڵام تۆ بێ ئەوەی لە ناختایە بەبێ باگراوندی معریف و بەبێ خوێندنەوە چاپی کەیت و بخوێنیتەوە بیدەی بە خەڵک خەڵک وازانێ کاکە ئەوە سەقافەتەکەیە ئەوە هەموو سەقافەتی کوردە کاکە شتی باش هەیە بەڵام لە ناو خراپەکە یاون بووە من ئەمەوێ بڵێم کەرکووک جێناکۆکە ئەگەر ئێمە باسی بزوتنەوەی ڕۆشنبیری بکەین ئایا لە غەزە و ضیفەی غەربی لە فەڵەستین بزوتنەوەی ڕۆشنبیری هەیە فەڵەستینەکان عەرەبن بەڵام بزوتنەوەی ڕۆشنبیری لە وڵاتە عەرەبەکانە هەیە ئایا لە قوبڕسی تورکی و لە قوبڕسی یۆنانی کە جێناکۆکە لە نێوان دەوڵەتی تورکیا و یۆنان بە هیچ شێوەیەک بزوتنەوەی پرۆسەی عەقڵگەرایی لەو شۆنانە نابێ یان ناگۆرنۆ گارەباخ بینی جێناکۆکی نێوان ئازەربایجان و ئەرمینیا ئێمە سلێمانیمان هەیە دیاربەکرمان هەیە قامشلومان هەیە مەهابادمان هەیە شەرت نییە ئیلا لە کەرکووک لەوانەیە ئەم قسەیەتان زۆر پێ ناخۆش لە ئازانی کاک نزار ئیشی ترمان هەیە لە کەرکووک کاک نزار مەبەستی ئەوەیە خیتابی ڕۆشنبیری خیتابێکی نەتەوەییە خیتابێکی ناوچەیی نییە لە چوارچەوەی کەرکووکە مۆزوع شارچێتی نییە تۆ کە قسە لەسەر ڕۆشنگەری کوردی ئەەکەی ڕۆشنگەریەکی کەرکووکی نییە یا سلێمانی نییە یا هەولێری نییە ڕۆشنگەریەکی زمانە مەسەلەن کە دێین باس ڕۆشنبیری تورکمانیمان هەیە ئەوە ڕاستەوەی ڕۆشنبیری عەرەبیشمان نییە بەڵام لە شۆرێکی تێ هەیە لە تورکیا هەیە بزوتنەوەی ڕۆشنبیری تورکی شەرت نییە زۆر باش تاکدانە تاوان کاتەکەمان کۆتاییان بەڕاستی دەستان خۆش هەستەکەم بە هیوام کە توانی بێتمان پەنجە لەسەر ئەو بابەتانەدا بنین و خاڵانە باس بکەین کە بۆتە کێشە و ڕوونکردنەوەیەکش بدەین لەسەر بابەتەکان پاس بۆ ئێوە لای منەوە تا بەرنامێکی تر هەر شاد و بەختەوە من ناڵم عادەتی ئەم چرخەوایە ئەهلی دڵغەمگینەکە ئێستا پێم وایە گەشتم بۆی عادەتی ئەم چرخەوایە ئەهلی فکر و ڕۆشنبیری و معریفە غەمگینەکە جا بە هیوام هەر شوێنێک و هەر پێگەیەکدان تاوە بەختەوەر و باش بن هەتاوەکو بەرنامەیەکی تر هەتاوەکو زامێکی تر بەخواتانە سپێرم